من میوانێکم هەیە محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فتح کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز حەیانی ئەم کاتت باش، ئەگەر بە ئێمە بڵێیت ئەم دەنگۆیە چییە لەسەر حەشدی شەعبی ئەم ماوەیە دروست بووە؟ چارەنووسی حەشدی شەعبی بەرەوکوێ ڕوات؟ بسم الله الرحمن الرحيم. بداية السلام على شندەی بهێرەبان، سڵاو لە جەنابت و لە بینەرانی کورسام سوچواریش. لە ڕاستیدا ئەو دەنگۆیانەی بڵاو بوونەتەوە سەبارەت بە حەشدی شەعبی لە دوای ڕوخانی بەشار ئەسەدەوە بڵاو بوونەتەوە قسەیەک هەیە دەربارەی هەڵوەشانەوەی حەشدی شەعبی، بەڵام بڕیار لەسەر حەشدی شەعبی بڕیارێکی سەروەری عێراقە، نە ئەمریکا و نە وڵاتی دیکەش دەتوانێت دەستوەردانی تێ بکات. ئەمە پەیوەستە بە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقەوە، ئەمە سەروەری عێراقە. ئەوەی کە دەڵێن لەسەر هەڵوەشانەوەی حەشدی شەعبی هەندێک لێدوانمان بیستوە بەم دوایانە، ئەمانە هیچ گرنگێکیان نییە، تەنها خەون و خەیاڵن، چونکە حەشدی شەعبی هێزێکی سەربازیە سەر بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە بە گوێرەی فەرمانی بەڕێسوودانی کار دەکات و پێگەی خۆی هەیە، دەستگای هەواڵگری هەیە، کارەکانی خۆی لە چوارچەوەی دەوڵەتدا ڕێک دەخات. حەشدی شەعبی هاوکاری هێزە ئەمریکانی عێراق دەکات بە کۆی هێزەکانەوە، هێزەکانی ناوخۆ، هێزەکانی بەرگری، هێزەکانی هەواڵگەری، هێزەکانی پێشمەرگە. ئێمە هەمومان پێکەوە شان بەشان یەکتر شەڕمان کردو، دژی تیرۆر وەستاوینەتەوە، عێراقمان پاک کردوێتەوە لە تیرۆر، چونکە داعش ئەو کاتە لە داڕشێکی دەرەکی بوو. ئێمە پێکەوە کۆتاییمان بە گروپە تیرۆرسیەکان هێنا و خەڵکمان پاراستووە. هەڵوەشانەوەی حەشدی شەعبی خۆت کۆتایی هێنان بەم گروپە، پێم وایە کە ئەمە پەیوەستە بە پەرلەمانی عێراقەوە، کەس بۆی نییە دەستوەردانی تێدا بکات. زۆر باشە. یعنی هەموو لایە کەزانین لە ساڵی 2014 بە فتوایەکی سەید عەلی سیستانی حەشدی شەعبی دروست کراوە و 2016 پەرلەمانی عێراق مسادەقەی کردووە لەسەر یاساییبوونی حەشدی شەعبی لە عێراقا، بەڵام ئەو کات جەنجێک هەبوو کە دژ بە داعش بوو. ئێستا چ پێویستیەک هەیە بۆ مانەوەی حەشدی شەعبی؟ بۆچی لە چوارچەوەی سوپای عێراقا یەک ناخرێنەوەیە؟ حەشدی شەعبی وەکو ئاماژەم پێدا، وەکو بە یاسا دەرکراوە، دوای فتواکەی بەڕێز سیستانی بە یاسا دەرکراوە. حەشدی شەعبی بە یاسا ڕێکخراوە، یاسای بۆ دەرکراوە لە پەرلەمانی عێراقدا، لە پەرلەمان کۆدەنگی لەسەردا، پەرلەمان تاوتوی یاساکەی کردواتر دەنگی لەسەردا. ئێستا حەشدی شەعبی بۆتە بەشێک لە سیستەمی بەرگری عێراق، لەلایەن سەرۆک وەزیرانەوە فەرمانی پێ دەکرێت. من باسی ئەوە دەکەم کە ئەو لێدوانانەی باز لە هەڵوەشانەوەی حەشدی شەعبی دەکەن هەمووی ڕەفز دەکەینەوە، هەمووی ڕەت دەکرێتەوە. بەڕێز سوودانی خۆیشی جەختی لەوە کردەوە کە هیچ پرۆژەیەک نییە بۆ هەڵوەشانەوەی یاسای حەشدی شەعبی. ئەمە پڕیارێکی عێراقیە، ئەمە ڕووی داوە، واتە ئەمە شتێک یەکلایی بۆتەوە، ئەمە شتێکە پەیوەستە بە حکوومەت و پەرلەمانەوە، پەیوەست نییە بە کەسێکەوە یاخود لایەنێک بێوێت خۆی بسەپێنێت، بە تایبەتی لەم دۆخەی سووریاکە یاخود تەنانەت ناوچەکەیش هەندێک گۆڕانکاری جیاواز بەخۆیەوە دەبینێت، بە تایبەتی لە دوای شەڕی غەزە و شەڕی لوبنان و ڕوخانی بەشار ئەسەد و دەستدرێژەکانی کیانی جوولەکە بۆ سەر سووریا. ئەم دەنگۆیانە هاتوونەتە ناو شەقامی عێراقیەوە، بەڵام ئەمانە هەمووی ڕەت دەکرێنەوە. تەنانەت ئێستا هەندێک دەنگۆ هەیە کە داعش دیسان سەر هەڵبداتەوە، فەرماندە سەربازیەکانی ئەمریکا خۆیان باز لە هاتنەوەی داعش دەکەن لە سووریا. بۆیە ئێستا ئەمریکا هەوڵ دەدات، ئەمڕۆ هەوڵ دەدات کە ئیسلامی ڕادیکاڵی بگۆڕێت بۆ ئیسلامیەکی میانڕە و ئیسلامیە کە فرەچەشن قبول بکات، یاخود جۆرێک لە جۆرەکان ئیسلام نوێ بکاتەوە. بە تایبەتی ئەم هەوڵانی ئەمریکا لە سووریا دەبینین، بە تایبەتی دوای ئەوەی کە ئەو ڕووداوانەی لە سووریا بینیمان، لە ئەفغانستان بینیمان. ئێستا ئەو گروپانەی کە پێشتر تیرۆریست بوون گۆڕاون بۆ حکوومەتێکی شەرعی، گۆڕاون بۆ حکوومەتێک کە خۆیان بە نوێ نیشان دەدەن. ئەمانە هەر ئەمووی خەتەرن، ئەمانە مەترسین، لە داهاتوویەکی کورتدا مەترسی دروست دەکەن لەسەر ناوچەکە بەرەو دابەشبوون دەبن، ناوچەکە بەرەو ئاگری زیاتر دەبن. پێویستە هێزە ئەمریکانی عێراق لە ڕوانکەی ئەم مەترسیانەوە بەردەوام ئامادە بن بۆ وەڵامدانی هەر ڕەشەیەک. پێویستە حەشدی شەعبی هێزە ئەمریکانی عێراق سنووری سووریا بە تەواوی بپارێزن، چونکە ئێمە پێویستمان بۆ پاراستنە
هێشتا ئێمە پاک نەبووینەتەوە لە چەکدارەکانی داعش. چەکدارەکانی داعش لە سوورەکانی عێراق ئەکرێت هەر دقەیەک بێت هێرشکەنە سەر عێراق. هەر بۆیە هەبوونی حەشی شەعبی کۆڵەکەی ئاسایش و سەقامگیری عێراقە بە عەقیدەیەکی پاکەوە بە ڕوحێتێکی نیشتیمانیەوە هاوشانی هێزە ئەمریکان ڕوبەڕووی هەر ماترسی و تیرۆرێک دابنەوە کە بکرێتە سەر عێراق. ئێمە پێش ماوەیەک بینیمان کە تورکیا هێرشی کردە سەر باکووری کوردستان بەڵام حەشی شەعبی وەڵامی دایەوە. حەشی شەعبی هاتە دەنگ لەسەری. هەر لەبەرەوە حکوومەت لە هەندێک کاتدا لە ڕێگەی دیپلۆماسیەوە هەیە هەوڵەدات ئەو تەشەنوجاتانە کەم کاتەوە بەڵام حەشتی شەعبی بەشێکە لە سیستەمی بەرگەری عێراق و زۆر سیستەمێکی یاسایی و چوارچێوەیەکی یاسایی وەرگرتووە. من لە قسەکان تا وا هەستم کرد یان وا تێبینیم کرد کە جیا لە داعش دەسەڵاتی نوێی سووریاش بە مەترسی ئەزان بۆ سەر عێراق. بەڵێ ئامادەکاری هەیە هەروەها هۆشداری هەیە لەلایەن ئیسرائیلیشەوە سەبارەت بە دەسەڵاتی نوێی تورکیا کەوتویان ئەوانە تیرۆریستن. ئیسرائیلیش مەترسی لەسەر ئەو دەسەڵاتەی نوێی سووریا هەیە. ئیسرائیلیش مەترسی ئەمە تەنها پەیوەست نییە بە عێراقەوە یاخود ئەمە ئەگەرێکە کە ئەم سەرکردانەی نوێی سووریا دەسەڵاتیان بکەوێتە دەست بە شێوەیەکی تەواو دیدگایان بگۆڕێت ڕەنگە مەترسی دروستکەن چونکە ئەوەی ئێستا لە سووریا دەگوزارێت ینی جۆرێکە لە ئاڵۆزی کەس بە کەسێک هەیە لێ بەڵام ئێمە پێمان وایە کە ئێمە پێمان وایە لە ئەگەری کردنە دەستی دەسەڵات بە شێوەیەکی تەواوی ڕەنگە مەترسی بن. ئێمە ڕێز لە دەسەڵاتی سووریا دەگرین ئێمە ڕێز لە بڕیاری گەلی سووریا دەدەین بۆ هەڵبژاردنی دەسەڵاتی نوێی خۆیان بەڵام گومانیشمانەیە کە ڕەنگە لە داهاتوێکی نزیکدا مەترسی دروستکەن. ئەمە مانای وانە تۆ پێشوازی لەو بکەی سەرکردەیەکی بەرەی نووسرا کە پێشتر تیرۆریست بووە بچێتە سووریا و دەسەڵات بکرێتە دەست. ڕەنگە لە داهاتوێکی نزیکدا مەترسی دروستکات. ڕەنگە خوای گەورە بمان پارێزێت مەترسی لەسەر عێراقیش دروستکات. ڕەنگە ئەوانەی سووریا کاریگەری لەسەر سونەکانی عێراقیش بکەن. دۆخی سووریا دۆخێکە زۆر ناڕوونە کەس نەزانێت چی بەسەریەت نەزانێت حکوومەت چۆن دروست دەبێت. ینی لایەنە حکوومیەکان هەمیشە باس لە کۆکردنەوەی گەلی سووریا دەکەن لە ناوخۆی دەوڵاتێکدا بەڵام ئەوەی تاوەکو ئێستا هەیە حکوومەتێکی ڕاستەقینە بوونی نییە مەترسی هەیە تەنانەت کۆمەلگای نێودەوڵاتیش مەترسیان لەسەر سووریا هەیە ڕەنگە کێشەکان بتەقەونەوە ڕەنگە سووریاشدا بەش بێت ئەمەش ئەگەرێکی نزیکە ئەمە کێشەیەکی گەورەیە. تورکیا مەترسیە ئیسرائیل مەترسیە ئێران مەترسیە عێراقیش مەترسیە. ئەمە شتێکی ئاساییە چونکە ئێستا لە چوارچێوەی ململانەکەدا ئێستا عێراق نزیکە لە شەڕەکە و نزیکە لە ئاگرەکەەوە. عێراق هەوڵی داوە تا پێکرێت بە دیپلۆماسیەت و وەزارەتی دەرەوە کێشەکان چارەسەر بکات بەڵام عێراق هۆشداریشی وەرگرتووە. عێراق مەترسیشی هەیە لەسەر سووریا چونکە ڕەنگە سەر بکێشێت بۆ پێکدادانی سەربازی لەگەڵ عێراق. هەندێک دەیانەوێت عێراق تێوە بگلێن لە ئەو شەڕەی لە ناوچەکەدا هەیە بەڵام حکوومەت سواز بۆ قەتای ساڵی داوە بەباشی عێراق بپارێزێت. عێراق ئێستا دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی جوگرافیاوە پەیوەستە بە وڵاتانی دیکەوە. زۆر باشە. من پرسیارێکی لێ یەکەم بەڕێز حەیانی ینی ئێوە لە قسەکان ینی بە هەمومان نەزانین حەشدی شەعبی لە ژێر سەرکردایەتی هێزە چەکدارەکانی عێراق ئێمە لە پەرلەمان بە یاسا ئەم بابەتە ڕێکخرابوو بەڵام ئەوەی تێبینیە لەلایەن هەندێک لە زلهێزەکانی دنیاوە بە تایبەتی هاوپەیمانی نێودەوڵەتیە ئەوەیە کە ئەڵێن عێراق یان سەرۆکی هێزە چەکدارەکانی عێراق جڵەوگیری یان کۆنتترۆڵی هێزەکان هەندێک لە هێزەکانی حەشدی شەعبی پێ ناکرێت کە پەلاماری هەندێک وڵات و تەنانەت هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعشیشیان لە عێراقدا. ئەمەیە کە وای کردووە ناوە ینی مقۆمقۆی هەڵوەشانەوەی حەشدی شەعبی و داوای هەڵوەشانەوەی حەشدی شەعبی لە عێراق. بەڵێ ئەمە بابەتێکە دەگەڕێتەوە بۆ حکوومەت بۆ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان ئەوان بەرپرسن لەمە. سەرۆکایەتی حکوومەت پێویستە جڵەوگیری سەرجەم دامەزراوەکان کات بە گوێرەی ئەو یاسایی لە بەردەسایەتی بە گوێرەی یاسایی لە پەرلەمان دەکراوە. حکوومەت بەپرسیار لە هەموو هێزە چەکدارەکان هەبوونی ئەو گروپە چەکداریانە لە دەرەوەی حەشدی شەعبی بە شێوەیەکی گشتی
پێویستە بە فەرماندەی هێزە چەکدارەکانەوە بەڵام ئەو گروپانەی کە دەڵێن لە دەرەوەی دەوڵەتن بە گوێرەی فەرماندەی هێزە چەکدارەکان کار ناکەن یاخود بەگوێی سەرۆکی حکوومەتیش ناکەن ئەمە ئەرکی حکوومەتە بە شێوەیەک بێت یاخود بار شێوەیەک بێت کۆتایی بە ئەم گروپا چەکدارانە بێنێت لە ڕاستیشدا جمۆجوڵی ئەو گروپانە زیاتر هەڵایەکی ئەعلامیە یاخود ئەوە شتێک نییە کە لەسەر ئاستی واقع بە شێوەیەکی فراوانە هەبێت بەڵکو ئەو گروپە چەکدارانە هەندێکیان ڕەنگە بە ئەجەندای وڵاتێکی دیکەش کار بکەن ڕەنگە بە ئەجەندای لایەنێکی دەرەکی کار بکەن یاخود گروپە چەکدارەکان دەیانەوێت وێنەی عراقیش بشێوێن دەیانێت وێنەی حەشتی شعبیش بشێوێن بەڵام ئەوانە لەناو حەشتی شعبیدا نین ئەوانەی لەناو حەشتی شعبیدان گروپی جڵەتگیراون سەر بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانن پێویستە حکوومەتی عراق لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە هەڵ بسێت بە ئەرکی خۆی بۆ ئەوەی کە عێراق لە هۆشداریەکان بپارێزێت عێراق لە مەترسیەکان پارێزێت پێشتریش پەیامی ناردووە. بەڵێ بەڕێز محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتەح زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە بەغداوە لەگەڵمان بوو.